بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. خۆشحاڵ و شادومان و بەختەوەرین ئەمجارەش بە خزمەتی ئەوەی عزیز و خۆشەویست شاد بووینەوە. ئەمجارە لە گوندێکین لە کاسەر بە ناحیەی شەمامکە. خەڵکی ئەم گوندە زیاتر بە کاری کشت و کاڵی و مەرداری سەرقاڵن و بەشێکیشیان بە کەسابەتەوە خەریکن. ژمارەی دانیشتوانی ئەم گوندەش کە ئەم گوندە ناوی گوندی دۆستەپەیە. ئەم گوندە هەم دۆستەپەی کۆنی هەیە هەم دۆستەپەی نوێش هەیە. جا دۆستەپەی کۆن ژمارەی دانیشتوانی 290 مارە و ئی نوێیەکەش ژمارەی دانیشتوانی نزیک 90 ماڵە. جا خەڵکی ئەم گوندە ڕوو لە دینن، پابندن بە ئاینی پیرۆزی ئیسلامە و گەرم و گوڕیشن لەگەڵ عیبادەتدا. ئەم گوندە قوتابخانەی هەیە و دوو مزگەوتیشی هەیە. قوتابخانەکەی لە پۆلی یەکی بنەڕەتی تاوەکو 12 ئامادەیی هەیە و هەروەها تا ئێستا نزیکەی 5 ساڵێک دەبێ بنکەی تەندروستی لەلایەن خێرخوازەوە هەیکەلی بۆ کراوە، بەڵام تاوکو ئێستا تەواو نەکراوە. جا من ئەمڕۆ بەگشتی دەربارەی گوندی دۆستەپە و خەڵکی چۆنن لەگەڵ عیبادەتە گفتوگۆ لەگەڵ مامۆستای ئەو مزگەوتە و بەشێک لە دانیشتوانی ئەم گوندە دەکەم. ئێوەش وەکو هەمیشە بینەر و بیسەرمان بن با بزانین دانیشتوانی گوندی دۆستەپە چی دەڵێن. لەگەڵمان نابن. بخێر هاتی ئەی مانگی پڕ لە دەرگەین و بخێر هاتی میوانی مەملەکەتی دوو بخێر هاتی ئەی مانگی پڕ لە دەرگەین و بخێر هاتی میوانی مەملەکەتی اسماني وشتاري ظلمتي اشرار هاتي بخيراتي بخيراتي. بەڵێ ئازیزان و خۆشەویستان لە میانەی گەڕانمان بەنێو ئەم گوندە چاومان بە مامۆستا زەید دووستەپەیی کەوت. مامۆستا گفتوگۆی لەگەڵ دەکەین با بزانین خەڵکی ئەم گوندە لە ڕووی عیبادەتەوە چۆنە و چەندێک پابندە بەدینەوە. مامۆستا سەلام عەلەیکوم. عەلەیکم سەلام وەڕەحمەتوڵڵاه. خەڵکی ئەم گوندە لە ڕووی عیبادەت و دینداریەوە چۆنن؟ سەرەتا بەخێراتێکی گەرمتان دەکەین. مەسەلەی عیبادەت میلەتی کورد خاوەنی دین و هەروە خاوەنی ئەخلاق و ڕۆشت و قیەم و مەبدەئێکی زۆر پیرۆز و چاکە. هەموو شوێنەکان هەموو گوندەکان گومان لەوە دانیە خاوەنی ئەخلاق و دین و ڕۆشتن و وا دینداریەکەشیان وەکو سلکی عیبادەت وەکو سلکی عرف وەرگرتیە. لەبەر هەندێک ئەلحەمدولێ لایەنی دینداری کێشەوانی ئەلحەمدوللا خەڵکەکە ڕوو لە دینە و ڕوو لە مزگەوتە. باشە مامۆستا خۆت لە کێوە بە دیاریکراوی لەو گوندە وەکو مامۆستای ئاینی تێدا غوتبەت هەبووە و دەرست هەبووە و ئایا پێشتر یان ئێستا ئەو گوندە حوجرەی هەیە یان بنکەی لەبەرکردنی قورئانی هەیە؟ بەڵێ تەبعاً من لە ساڵی 1993 ئیمام و خەتیبم، بەڵام ئەو کاتی جیاوازتر مامۆستایەک هەبوو لە گوندی ئەم لەگەری ینی ئەم ئیمامەتیم دەکرد و خوتبەی دەکرد و دەرس و دیراسەشم دەداوە و مامۆستا تەمەنێکی هەبوو. من لەناو دەرس و دیراسەکان دەرسیشم لە کنەویش دەخین، بەڵام کە دەستم بە مەسەلەی مەلایەتی کردی شەکە لە 94-95 مەرحەلەکان ڕۆی هەتا ساری نزیکەی 2000ەکان لەو کاتی چوون بە فەرمانی وەزارەتی ئەوقاف ئیجازەی حوجرەم دەرینا، ئیجازەی حوجرەم دەرینا و کە بوومە موجیز لێ. دەکا هەتا تقریبەن چەند ساڵێک لەمەوبەر وەزارەتی ئەوقاف بنکەی دەکا با بڵێن وەکیلی ستاندمەوە حوجرەکە. وەڵی هەتا لاشی دام لە خوتبەی و ئیدی حوجرەم لێستاندرا و بنکەی تەحفیزیشم بەرێ ئەمن هەتا ئێستا چەند جارێک لادرایمە نەک جارێک و دوو سێ سەبارەت بە بنکەش تا جەنابەت فەرموون لێرە بنکەی تەحفیز ئیجازەی بنکەش تەحفیزیشمان دەرینە ئەلحەمدوللا هەتا 850 تەڵەبەمان هەبوو دەرس و دیراسە. دوایی دیسان وەزارەتی ئەوقاف بە مەسلەحاتی زانی ئەمن مدیر نەبم لێ لەبەرەوە دیسان لە مدیرێتی ئەم لادرام ینی بنکەی تەحفیزم هەبوو لادرام. دوایی دیسان مەدرسە چشم دانا من
ینی مدیری مەدرسەی مەلا محەممەدی سلمان پاک بووم دوای دیسان 5 ساڵ هەتا 6 ساڵی تەڵەبەکانمان ئێستا الحەمدوللا کولیەشان تەواو کردیە دوای دیسانەکە وەزارەتی ئەوقاف لەگە وەزارەتی پەروەردەی خۆیان لێکدا ئەو جارێ دیسان ئەم لادرامەوە مەدرسەکەی من چۆپاڵ مەدرسەشکە ئەمن لە مدیری مەدرسەی لادرا ئێستا ئەو مەدرسەی کە دانرا لەو گوندەی مایان نەمایە نەخێر نمایە ئەو نمایە ئەو مەدرسەیە چەند ساڵ دەبی ئەوە تقریبا ئێستا کە 7 ساڵی دەبی مەدرسەکەمان نما ئەوە بنکەی تحفیزەکەشمان مایە بەڵام ناوەکەی لەسەر من نمایە ئەم ئێستا مجرد وەکو مامۆستایەک دەستی بدەمەوەگەنا مامۆستا لێرە عادەتەن لە ڕەمەزانان لە بەشێک لە مزگەوتەکان وتاری عەسران هەیە لە بەشێک لە مزگەوتەکانی دیکە ختمی جەماعی هەیە لێرە چۆنە وتاری عەسران هەیە یان با بڵێم ختمی جەماعی هەیە لەبەر ئەوەی عەسران لە کنەما خەڵک هەمووی خاوەن و ئیش و دەرچوونی خۆیتی لێکانە خەرچی بە فەلاحەتی خەریکە و ئەندێک تەکسی هەوەریەکە و ئیش خۆی هەیە ئیما عەسرانمان لە بری عەسران کردیتمانە پاش ئیشان بەس خەڵکەکە ناڕوا دەمینێتەوە وە شتەش کەشمان کردی زایدەن ئەمە سوورەتی ینی جوزئی عەممە هێدی هەر ڕۆژێ سوورەتەشی تەفسیر دەکەم هەر ڕۆژێ سوورەتێک لە بۆ خەڵکەکە و فتح القەریبیش وەکو فقه هەستاینە ڕاست دابەشمان کردیە بابەتە فقیەکان ئەین ئەو شەرح دەکەین ینی هاتی نەچمان کردیە محاضرەکمان هەیە هەر شەوی مامۆستایەک دێ محاضرەشی دەدەن هەر شەوی مامۆستایەک و تەفسیری جزئی عەممە دەکەین و لە پاشان فتح القەریبی شەرح دەکەین تا ئەو خەڵکەی لەو ماوەی بتوانی یعنی سوودێکی زۆر چاک وەربگریت ئەگەر قسێکت ماوی لە کۆتایی من قسمتان زۆر خۆشحاڵین هیوادارم دەنگ و ڕەنجی ئەو خەڵک و ئەو میلەت و ئەو مزگەوت و ئەو شوێنانە بگا بە بینەران و بیسەران لەبەرەوەی ئاگادار بە زۆر ئێستا 5375 مزگەوتمانەیە لە هەرێمی کوردستان زۆرینی شوێنەکان عیبادەت و تاعەت دەکرێتن بەڵام ئەوڕۆ کەسانێک نییە ناز و ڕێزی مزگەوتەکان بە ئاستی خۆی هەڵبگری ئەگەر نامزگەوتێکی ئاوە بۆ هەموو چین و توێژەکان لە بۆ هەموو خەڵکە یەکسانە هەرچی لێ و خاوەن ماڵە یعنی مزگەوت لەبەر هەندێک فرەوانی هەیە و خەڵکەکی زۆریش ئێستا ڕوو لە مزگەوت دەکە بزانە لە هەموو کات و حەدەسەکان لە هەموو پێداویستی و کاتەکان یعنی خەڵک دێتە مزگەوت و ڕوو لە مزگەوت دەکاتن و گەورە و گچکە بە تایبەتی مزگەوتی مەزارماندا هەمزان ئەو منداڵانەوە هەر هەمویان دێنە مزگەوت گەورەیە گچکە حتا شوێنی ئافرەتانمان هەیە لەو منتیقەی هیچ شوێنێک نییە شوێنی ئافرەتان تێدابی ئێمە لە بۆ خودبە لە بۆ تەڕاویحجی ئافرەتانیشمان کردیتەوە شوێنی تایبەتی شتنی مدنی ئافرەتان مردووی ئافرەتان ئەوانە تایبەتمان دەکە دروستمان کرد دەست خۆش مامۆستا خۆشحاڵ بن خوا سەلامەت بکە خی گەورە پایدارکارن زۆر دەسپاس دەکەین مامۆستا مانگی نوری زوڵمەت ڕەوێن دەنگی میحرابی عیبادەت بۆ سەنە و ئارامی دڵ و دەرونی بێقەرارەتی. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. بخير. سلامت بیا خۆ بزانین لەگەڵ نوێژ و ڕۆژ و تاعات و ڕەمەزانە چۆنن؟ پێشەشی بەخێرات بووین تەلەڤیزیۆنەکەتان دەکەین. زۆر سپاس دەکەین. هەرکوماندی بوونێکی زۆرتان کێشایە. بەڕاستی جێومەکانتان دیارە لە هەموو مناسەباتەکان ئێوە دەبینین. خی گەورە هەم تەلەڤیزیۆنەکەتان و هەم بەخۆشتان پایە بەرزکا و بەرەکەت بێختە تەمەن و ژیانتان. سلامت بیا. بەنسبەت ڕەمەزانی بەخۆت دەزانی ڕەمەزانی ئەو سات ماشەڵڵا خی گەورە دەرفەتەکی پێداینە وەکو هەدیەکە دەکێمە. یعنی لە ژیاندا ئەگەر بێمێکەمی جارە لەو وەختە زۆرکە خۆشە و لەو وەختە ناسی ئەمە گەیشتە ناو ڕەمەزانی ڕەمەزانێکی زۆر خۆشە و زۆر هادئە. یعنی هەر کەسێک بتوانانی کەمەک زەخر لە خۆی دەتانی بگری بێزگە لەوەی کە نەخۆشاوە عوزریە بەس باقی ئەوی تر بەڕاستی گوناح ئەو ڕەمەزانی نەگریت و ڕەمەزانێکی زۆر خۆشە زۆر فێنکە زۆر بێ ئەرکە لە سەشانمان. ڕاستی ڕەمەزانێکی بەتام و چێژە خۆی یعنی تێنیت نابی برسیت نابی ماشەڵڵا خوای گەورە هەدیەکی داینێ ناوەڵڵای ئەگە واقع برێن ناوەڵڵای هەدیەکی داینێ هەتا یەوم القیامە دەبی دوعای بکەین نەتێنیمان دەبی نەبرسیمان دەبی عیبادەتەکەش بەڕاستی تام و لەزەتەکی خۆش خۆی هەیە. باشە لە بۆ خەڵکی گوندی کە خەریکی کشت و کاڵ و مەڕدارینە قورستر نییە تۆزێک نا بەعکسەوە لە بۆوانیش خۆشە کە کاتێک کە ڕەمەزان لە ناو مانگی تلەی تەمووز دەهات لەوان زۆر زەحمەت بوو چکە هەم مەڕ و ماڵاتەکانیان پێویستیان بە ئیسراعات و ئاو هەبوو هەم بەخۆشیان زۆر ماندی دەبوون. ئێستا بەعکسەوە ئێستا کە زۆر جەوەکە بەنسبەتەوە زۆر خۆشە زۆر شوێنێکە ماندیبوون شتێدانە. باشە لێرە دوو دوستەپە هەیە کۆن و نوێ دەرێن ئەوەی نوێیەکەیە زیاتر ئەوانە نەکە دوو ژنیان هەیە
ئەتو لە کۆنەکەیان لە نوێیەکەی خی گەورە سوالە قسە قورسە ئەو قورسە خوا سەلامەتت کات ئەمە لە دووستەپەی کۆنەکەینا بەڵام خی گەورە بەرەکەت بێخدا و دووستەپەی هۆرد و دووستەپەکە مای خێر و ڕەحمەتە با خۆشمان لە سوالەکەش نەدزینەوە باشە ئەمە الحەمدلله لە فەزلی خی گەورە بە زیادی دوعای لەمانەیە بەڵێ خەڵکی دووستەپەی زۆربەی زۆری دوعای لێیانەیە ئەهلەکی متوازنن ئەهلەکی بێمشکیلەنا یعنی من ئێستا لە مێژە لێو گوندەیمە بەڕاستی بێمشکیلە و بێکێشە ئاهلەکی زۆر مسلمانیشی تێدایە دەستان خۆش دی خی گەورە بەرەکەت بێختە ژیانتانەوە یا ڕەبی بەرزتان کە خی گەورە تەمەندتان پێشکە خۆشتان ساوتان خۆشی بەرەکەتتان هینا گوندەکەمان. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. جنابتان هەر لەو مزگەوتە و لەو گوندا پێشنوێژی دەکەن یان جێگای دیکەش هەیە پێشنوێژی لێ بکەن بەڵام ئەوەی کە بە ڕسمیاتی زیاتر لێرەیە؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. أخو بخير من سرسام أمان سوار صار لبي معلم لو منطقية هر لو تهاتي ميران لخدمة ما مصدر زيدي لو مزقوتي بيجنيجي لكم تراويح كان دكم ونوجد جماعة كانش زياتر بدنك كان دكم زۆر باشە. خەڵکی ئەم گوندا هاتن مزگەوتیان چۆنە؟ تقریبا بحکمی ئەوەی کە گوندە و لەو منطقەی هەندێک مەزرعی لێبوو کە ئاوەدان کراوە 3-4 ساڵ پێش ئێستا کەم بوو بەڵام الحەمدولله پار و ئەو ساریش یعنی دوو قات فەرقی کردێ خەڵکەشی زۆر بێتن. خەڵک زیاتر ڕوو لە مزگەوتە؟ بەڵێ ئێستا خەڵک زیاتر ڕوو لە مزگەوتە. زۆر باشە. ئەی کە بۆ ئێواران ئێستا دەبینم سفرە ڕاخراوە بۆ بەربانک ئەوە لە ئەستۆی ئێوەیە یاخود خێرخوازان یان خەڵکی ئەو گوندە ئەو لە ئەستۆ خۆیان دەگرن و بۆ بەربانگەجی ئێوارە زیاتر یعنی خواردن ئامادە دەکرێت زانیسێک بێ خورما بێ ئاو بێ. سەبارەت بە ئاوەکەی پێش ڕەمەزانان خێرخواز هەموو ساڵێ لە بۆمان دەینن ئاوەکە لەگە خورمایەکەش دەین خی گەورە پاداشتی خێریان داتەوە. سەبارەت بە سفرەدانان و ئەو نیسک و خواردن و شتەش برایەک لێرکوانەی لە ئەستۆی خۆی گرتیا دوو خێرزانی هەیە هەر ڕۆژێ بێکەچیان حازر دەکا و دەینیتن ینی وەک لە نیعمەتەکانی دژنیە بەڵخوای گەورە پاداشتی داتوە با سەلامەتی کە سەلامەتەکە گرنگجی بەربانکردنەوە بۆ مسلمانان لە مزگەوت و ئەها بێکۆکۆ دەبنەوە گرنجەکەی لە چیدایە و چەندێک خێریش بۆ کەسە دەگا کە خواردنەکە ئامادە دەکات. طبعا گرنگجی بەربانکردنەوە لە مزگەوت ئینسان چەند ئەجر و پاداشتەشی لەدەست خۆی نادا. یەکەمیان ئەو فتارێک کە دەکاتەوە تەوان پێغمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ هەر کەسێک کە تو خواردنەکی پێ بدەی فتاری پێ بکەیەوە ئەجر و پاداشتەکەی ڕۆژیەکە دەگاتێ بەبێوی لەوی کەم بکە. ئەوە یەک. دووەمیان ئەو برایەتی مسلمانەتی کەوا پێکەوە لێرەینە تێکەڵینە ینی خۆشەویستیەک دروست دەبیتن. وە سێمیان ئەو ئەجر و پاداشتەی کە لە مزگەوتێ نێژی جەماعەت دەکەی کەوا یەک بە 27 ئەجر و پاداشتی دەگاتێ لە ماڵێ و ئەجر و پاداشتەی نییە. و میوانی ماڵی خی گەورەشن کە لە ماڵی خی گەورەی نامە فتارەکەمان دەکەینەوە و کاتەچیشێ لە کاتی بەربانکردنەوە دوعاکردنە بەڕاستی ئەو شوێنێکەوە دوعای لێ باش و چاکترە مزگەوتەکەەوە ئینسان بەدەستنێژە ڕوو لە قیبلا دوعا دەکاتن و داوایەکانی دەداتە خی پەروەردگار خی پەروەردگاری جوابی دەداتەوە. کەواتە یەک لە کاتە زێڕینەکان پێش مەغریبە پێش مەغریب بە چەند دقەیەک بانگ بدرێتن دوعا بکرێەوە کاتە چیشکە فتار دەکەیەوە بەردەوام بی لە دوعاکردن لە دوای فتاریش کەوا ئەو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێتن. لەگەڵ گوندی و وەزعی گوندی کورە پێشەشی بە خێراتتان دەکەم دەستخۆشیتان لێ دەکەم لە بۆ بەرنامەکەی لە بۆ تەلەڤیزیۆنەکەتان بەخێر بن سەر چاو. الحەمدولله یعنی ما وەلەو زۆر پەیوەندیمان لەگە گوندی نیە تەنها لەگە مزگەفتی زیاتر ئەمە لە دەرەی گوندینە تر بەڵام علاقاتمان لە گوندەکەی لە خوای بە زیادی گەلێک باشە الحەمدولله. یعنی مارە لە دەرەی گوندی بەڵێ لە دەرەی گوندیە بەڵێ لە مەزرعەکانی ئەو مەزرعانەش هەرکی ناگوت لێ گوندی دووستەپەی نوێ با دووستەپەیە بە ئەویش دووستەپەیە بەڵێ
لەگەڵ نوێژ و تاعەتە لە ڕەمەزان الحمد لله لە هەموو کاتەکانی ئینشاءالله الحمد لله زۆر باشن لە خوای بەزیاد خوای گەورە و فرسەتەی لۆ ڕێگەی خستینە تا تر توانامان هەیەەوە تا لە ئاخیرا پەشیمان نەبینەوە ینی کەسمان نەکردی چمان نەچاندبی لە بۆ دوا ڕۆژ الحمد لله بەردەوامی هەموو جارە دەگوتی ئەوی لێ خوای دەکەوتەوە ئەرەوەڵا بەتەکیت بەرەوەڵا سەلامەت یاخوا بەتەکیت ئەوەی لە خوانەوی بەلاژەوە هەمووی ڕۆی بەلاژ ڕۆی بەلاژ دەڕوات ئەرەوەڵا زۆر ڕاستە بابزانم چەند ڕەمەزانی خۆت بەبیر دێ لە کێوە ڕەمەزان ینی ئەو ڕەمەزانانت بەبیر دێ ئی منداڵی دی گەنجێتیت ڕەمەزانت دیتە بە هاوینان بە گەرما بە ساردی دیتیت بەڵێ دیتیتم لە دەتوانم برم لە هەفتەوە تەنها ئەو پازدە ڕۆژکە لە هەراتنەکەی لە نەوتوێک ئەوەندە من نەگرتیا ئەگەنا هیچ هەموم گرتیا هەموو ڕەمەزانەکانم بە جوانی گرتیا الحەمدولله قەدیمەن کە بەبیرت بێ و ڕەمەزانتان بەڕێ دەکرد ڕەمەزان چۆن بوو چۆ لەسەر سفرە کۆ دەبوونەوە ئەوزە من شتێک بۆ بە تەمام باسیکەم بە تەمام لەگەڵ مامۆستای باسیکەم وەڵا ئەوە پێشترەوەم بەفکراتەوە ئەما لە گوندەشی بوون لە سەید عوبێدی مندار بووم خەرە هێلکەک و هەندێک پیازی دەکردە پارۆک ئەوە ڕادە وەسایەشش دەچوو بانجی دەدا یعنی هەم خۆش بوو بەفکرم هات بۆ یعنی تەماعین چوبێ ئەی خێزان چۆن کۆ دەبوو لەسەر سفرە چۆن یارمەتی باشێدا کچەکان چۆن یارمەتی دایکیان دەدا والله ئێستاش الحەمدولله یعنی من بەخۆشم دەتوانم ئەگەر یعنی پێویست بی بەخۆشم بەلەوە الحەمدولله ئەمە زۆرین لە مارێ ینی کچ و کوڕەکان الحەمدولله بەڵام ئەگەر پێویست بکە میش دەتوانم یارمەتیان بدەم بەڕاستی بەڵام خێزانەکەم بەڕاستی ئازایە ینی پیا باش ماتی خێزانی بە ئارێ والله نا من خێزانی من خێزانی یەکەم وفاتی کردی خێزانی دووەممە ینی زی ڕەحمەتیشی گرتەوە من هەشت منداری لە بۆ بەخێو کردیمە ینی من بەڕاستی بێ حساب لەوەیە ینی شتەشی ڕۆژانە خۆت بەسەوە سەرقاڵی والله ڕۆژانە والله ئەمە لەناو مەزرعانە تێر و تارمان هەیە خەرێکی قاز و مریشک و ئەوشتانە هەندێک ئەوەی تاعات و تر نوێژ و ڕۆژەکان و وازبەکان ئیتر هەندێک ذکر و ئەوانە خۆمان دەخافین دەستان خۆش بی خێران سەرچاو بەڕێز شتەوەهاتی بۆ سەرای وشکی بێژیان بۆمان بەوەشتەوەهاتی بە سەحاری پڕ فەڕەوە بە بۆی بەهەشتەوەهاتی بۆ سەرای وشکی بێژیان بۆمان بەوەشتەوەهاتی ئەی مانگی سەوزی عەشقی پاک ساقی کەوسەری عاشقان بەڵایزان و خۆشەویستان ئەوەی کابینیتان و بیستان سەرنج و تێڕوانینی بەشێ لە دانیشتوانی گوندی دووستەپە بوو کە گوندی دووستەپە سەر بە ناحیەی شەمامکە و ناحیەی شەمامک سەر بە قەزای دەشتی هەولێرە قەزای دەشتی هەولێریش سەر بە پارێزگای هەولێرە جا دانیشتوانی ئەم گوندا هەمویان خەڵکی بەڕاستی میوان دۆستن و ئەوان لەگەڵ نوێژ و تاعاتەکانی خۆیان بەردەوامن و ئەوەی جیاوازە لەم گوندە ئەوەیە ژمارەی دانیشتوانی ساڵ لە ساڵ ڕوو لە زیادبوون دەکات ئەگەر لە بەشێ لە گوندەکانی یاریمی کوردستان گوندەکان ڕویان لە چۆلی کردبی ژمارەی دانیشتوانیان کەمبی بەڵام دانیشتوانی ئەم گوندە ڕوو لە زیادبوونە و ژمارەیەکی زۆر خەڵک لەم گوندە دادەنیشێ و بەردەوامیش ساڵانە خەڵکی ئەم گوندە دێنەوە لە گوندەکەی خۆیان دادەنیشن و خەڵکی دیکەش دێت ئەم گوندە و گوندەکەش نزیکە لە پارێزگای هەولێرەوە بۆیە وای کردووەکەوە زیاتر و زۆرتر خەڵکی بێنەوە ئەم گوندە دابنیشن تا بەرنمەیەکی دیکە لە مزگەوتێکی دیکە لە شوێنێکی دیکە لە شارێکی دیکە بەخوای گەورتان دەسپێرم خواتان لەگەڵ